لەم دووە داواکردنی مافی هەمیشەیی لە 5 ساڵیەوە دەبێت بە 10 ساڵ ئەبێ ئیشی سپی بکەیت و زمان فێر بیت نابێ هیچ بەنەفێتێک وەربگریت. ئەمەش دەقی قسەکانی وەزیری ناوخۆی بەریتانیا. ماوەی پێویست بۆ بەدەستهێنانی مافی مانەوەی هەمیشەیی دووهێن دەکرێت، چونکە دەزانم گەلی بەریتانیا پێشوازی لەوانە دەکات کە دێنە ئێرە بەشداری دەکەن، بەڵام بەشداریکردن مەرجێکە بۆ ئەو پێشوازیە. بۆ لە داهاتوێکی نزیکدا ئەو ماوەیە زیاد دەکەین کە دەبێت کەسێک لە وڵاتەدا بژی بۆ ئەوەی مافی مانەوەی هەمیشەیی بەدەست بێنێت لە 5 ساڵەوە بۆ 10 ساڵ. بەم زوانە ڕاوێژ لەسەر ئەم گۆڕانکاریە دەکرێن و وەک بەشێک لەو ڕاوێژە و چەند تاقیکردنەوەیەکی نوێ پێشنیاز دەکەم، وەک کارکردن، بەشداریکردن لە بیمەی نیشتیمانی، وەرنەگرتنی هیچ بڕەپارەیەک وەک یارمەتی، فێربوونی زمانی ئینگلیزی بە ئاستێکی بەرز و نەبوونی هیچ تۆماری تاوانکاری. و لە کۆتاییدا بەڕاستی تۆ خزمەتی کۆمەلگاکەت کردبێت وەک بەخشینی کات بۆ کارێکی خۆبەخشی لە ناوچەکە. بەبێ جێبەجێکردنی ئەم مەرجانە من پێم وانیە توانای مانەوت لەم وڵاتەدا دەبێت ئۆتۆماتیکی بێت. هەندێک کەس لەسەر بنەمای بەشداریەکانیان دەیانتوانی مافی مانەوە پێش 10 ساڵ بەدەست بێنن، لە کاتێکە ئەوانی تر ناچار دەبن زیاتر چاوەڕێ بکەن ئەگەر بەشداری پێویست نەکەن. لە هەندێک حاڵەتدا بە تەواوەتی ڕێگریان لێ دەکرێت لە مانەوەی هەمیشەیی. گەلی بەریتانیا هەمیشە پێشوازی لەوانە کردووە کە هاتوونەتە ئێرە کە بە سەختی کار دەکەن و خزمەت دەکەن. تەنها مانەوە لەم وڵاتە بەس نییە. وەک دایک و باوکم دەبێت مافی مانەوەی هەمیشەیی لەم وڵاتەدا بەدەست بهێنین.